6 ئۆکتۆبەری هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی نەخۆشی ئیفلیجی مێشک دیاری کراوە لە ڕێوڕسمێکیشدا لە شاری هەولێر کە سەنتەری هێلینا بە هاوبەشی لەگەڵ تەندروستی هەولێر سازی کردبوو. بەڕێوەبەری تەندروستی هەولێر بۆ پەیام دواو ڕایگەیاند بەشێک لە منداڵان بەر لە لەدایک بوون و بەشێکیان لە کاتی دووگیانیدا تووشی ئیفلیجی و بەشێکیان لە کاتی لەدایک بووندا تووشی دەبن. تاوەکو ئێستا ژمارەیەکی بەرچاو لەو منداڵانە چارەسەریان وەرگرتووە و ئیسیفادەیان لە چارەسەریەکان کردیە، تەنانەت ئەوانەی کە ڕێژەی ئیفلیجیەکەیان ئەگەر زۆر نەبوو بێتن لەگەڵ ئەو ڕاهێنان و ئەوانە کەوتونەتە سەر پێ و ژیانی ئاسایی خۆیان بەڕێ دەکەن. ئێمە نامەی ئێمە ئەوەیە زیاترکەوە دایک و باوکان تەشجیع بکرێن بیان بن بۆ سنتەرەکانی چارەسەر بۆ ئەوەی ڕێژەی ئیفلیجیەکەیان کەم ببێتەوە چارەسەری وەربگرن، تەنانەت منداڵەکانیشیان وەکو منداڵێکی ئاسایی تەماشا بکرێتن و لەگەڵ منداڵانی تر ژیانی ئاسایی خۆیان بەڕێ بکەن. دکتۆرێکیش کە ڕاهێنانی تایبەت بە نەخۆشی ئیفلیجی مێشک دەکات دەڵێت بە گوێرەی ئەوەی نەخۆشەکە توانای چ وەرزشێکی هەیە وەرزش بە توشبوانی ئیفلیجی مێشک دەکەن. هەر منداڵێک دێتە لامان سەرەتا فەحسی دەکەین بزانین چی پێویستە کوێ زەعیفە نەقزەکەی لەکوێ هەیە حتى بەپێی ئەو شوێنە تەمرینی بۆ دابنێ. ئێتر تەمرینەکانمان حەسەب منداڵەکەی چۆن تەحەموول دەکات چۆن ماسوولکەکانی بەقووەتکەین سەبر سەبرە لەگەڵی دەبین تەحەموولمان تەڵان دەبێ وەکو دایک و باوکیان لە دایک و باوکیشیان تەحەموولمان باشتر بێ لەگەڵیان چونکەمە بێ نابێ ئازاریان بدەی نابێ بڵێن زۆر زەختیان بخێتە سەر ئازاریان هەبێ سەبر سەبرا ئێتر ئەگەر زەعیفی ماسوولکەکانیان هەبوویان بەقووەتەکەین بەپێی تەمرینەکان بەپێی منداڵەکە بڵێن تەمرینی بۆ دانی. کە سوکاری نەخۆشەکانیش کە ژیانیان بەهۆی ڕۆڵەکانیانەوە بە سەختی تێدەپەڕێت دەڵێن زۆربەی کاتەکانیان بە وەرزشکردن بەوانەوە بەڕێ دەکەن. 6 سەرخێزانین 5 تایبەتمان کردێ بۆ منداڵە بە ئەرینی زیاتر لە ماڵێ یاریەکانی ئەو شتانی کەشلۆی دەکڕین هەموو حتا یاریکردنیشی وەکو وەرزش بەکاردێن چکە عیلاج تەبیعی دەدرێتێ لە سنتەر سەعاتێک یان 2 سەعات کفایەت نییە دەبی ماڵەوە لەگەڵی بچکە ئەگەر نا بەتەنیا پێت ناکرێت ئەو عیلاجان دەکرێن منداڵ لە سنتەر لەوانەیە کوبڵی ئیزبار دەبی ئەو ریاضانە بکە بەس لە ماڵ زۆر بە زەحمەتە ئەمەوەمان کردێ لە ماڵی جێیەک مالوی دروست کرێ چ لە ڕێی ینی گەم و ئەو شتانەیە وەرزش پێ بکەن وەکو تۆپە ریاضەیە قادرمەشتی لە ماڵیش ئەو شتانی کە لە سنتەر هەیە لە ماڵیش بمان دابین کردەیە لۆی زیاتر ئیتیمام بچکە بەو سەعاتە لە سنتەرت و ناتوانانی بڵێ وڵا 100 من عیلاجی پێ دەکرێت ماڵەوە دەبی لەگەڵی بی ڕۆژانە لە مارەوە زۆر پێ هیلاچین خاستن ئەوانەی کە منداری کەمان دامیان هەیە دەبی کەشەشی ئارام و کەشش جیاوازبی لەگەر منداڵی ئاساییدا ئێستا ڕۆژانە سەردەنی ئەو سنتەرە دەکەین بۆ ڕاهێنانی سروشتی هەم لە سنتەرەکە ڕاهێنانی سروشتیان پێ دەکەن هەم لە ماڵەوە ژێما ڕاهێنانی سروشتیان پێ دەکەین ئەو لە سنتەر ئەو ڕاهێنانانی کاوان پێیان دەکەن ئێمە لە ماڵ بۆیان دووبارە دەکەینەوە منداری کەمان دامیش بەڕاستیش بەخێوکردنی زۆر زەحمەتە زۆر ینی کاتی زیاد پێویست لە منداری ئاسایی. لە سنووری پارێزگای هەولێر زیاتر لە 15,000 توشبووی ئیفلیجی منداڵ هەن بەڵام تاکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە خزمەتگوزاری تەندروستی پێویست بۆ ئەو نەخۆشانە دابین بکات. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.